وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد و تەواوی لایەنە سیاسەکان گفتوگۆ ئەنجام دەدەن، ئەویش بە ئاراستەی دەرچەی نوێ و ڕزگاربوون لەم دۆخە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەخاتە ڕووبار و دۆخەکەوا دەخوازێت هەنگاوەکان خێرا بن لە پێناو تێپەڕاندنی ئەم دۆخەی ئەمڕۆی هەرێمی کوردستان و لە بەرچاوکردنی بەرژەوەندی گشتی. کێشەیەکی کەم نییە. خەڵک بەڕاستی ئێستا لە زروفێکی زۆر ناخۆشە، خەڵک زۆر برسیە، مەعاشی نییە. ئەمە زەڕورەکە ئێستا بڵێن جدیەتی مۆزوعەکە لەوەیە کە بەڕاستی ئەوەیە کە لە پێناوی خەڵکە ئێمە بڵێن هەموو ڕێگە چارەیەکە گرینە بەر بۆی کێشەکان چارەسەر بکرێت. بەس کێشەکە لەوایە کە تۆ چەندین جارە ئەم مەسەلەیە دووبارە ئەبێتەوە. هیوادارین کە ئەم جاریان هەڵبەت دوجار بێتەوە و توانرێت هەموو ئەو کێشانەی کە هەڵبەسێراون لە نێوان بەغدا و لە نێوان حکومەتی هەرێمە بەرەو چارەسەری بڕوات. نیەتەکان پاکن، هیوادارم بەغداش بە هەمان شێوە بگاتە ئەو نەتیجەی کە لەم ئەم مەسەلەیە بەتاوەتی بنبڕ بکرێت و بەتاوەتی بڵێن نەگاتە حدێکە هەموو جارێک دووبارە بێت. ئەوەی ڕاستی بێ ئێستا ئەو پەیوەندی کە لە بینی هەرێم و دەسەڵاتی ناوەندیە هەیە، یعنی دوای ئەوەی بە چەند هەوراز و نشێویەکە تێپەڕیوە، ئەو وەفدەی کە لە هەرێمەوە بە سەرۆکاتی کاقوبات سەرۆکاتیەکە بۆ دانووسانەکان لەگەڵ دەسەڵاتی ناوەندیە، پێم وایە قۆناغی باشی بڕیوە و ئەگەر بێت و واژۆی کۆتایی ئەم ڕێکەوتنە بکرێ بە دڵنیاییەوە بۆ هەردوولا بۆ دەسەڵاتی ناوەندی و بۆ هەرێمی کوردستانیش ئەبێتە دەستکەوتێک بە تایبەتی کە ئێمە ئەزانین تەنگەژەی نەدانی موچە یەکێک لە سەبەبەکانی ئەوەیە کە ئەو ڕێکەوتنە تا ئێستا نەهاتۆتە بوون. ئەو تەنگەژەی کە لە بینی هەرێم و دەسەڵاتی ناوەندا بە تایبەتی لەسەر مەسەلەی داهات و فرۆشتنی نەوت و خاڵە سنوورەکان کە ئەمە یەکێکە لەو کێشانەی ئەتوانم بڵێم ئەگەر ڕێکەوتنی لەسەر کرا ئەتوانین قۆناغێکی تازە لە پەیوەندەکان دروست بێ لە بینی هەرێم و لە بینی دەسەڵاتی ناوەندا. بەڕای شارەزانی بواری سیاسی لەم قۆناغە دەبێت کورد سیاسەتێکی ڕاست بەرجەستە بکات لە پێناو بەرژەوەندی گشتی و بە جۆرێک ڕێکەوتن و متمانینیان هەردوو لا بهێنرێتە ئاراوە بۆ خزمەتکردن و خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان. دەستخۆشی لە کاقوبات و تیمەکەشیەکەین، هیوادارین ئەوانی سەرکەوتوو بوون و بتوانین ئەو کێشەیە چارەسەر بکات و بتوانرێت لایەنەکان هەموو نزیکاتەوە وەلەو هەرچەند یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێکە خەریک ینی هەوڵدایە هەم هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی هەم لە کاک پاڤێڵ لە هەولێر بووە و کاک شێخ لە هەور لە بەغدا بووە بۆی کە بڵێن بۆ چوونە جیاوازەکان لە یەکتر نزیک بکەنەوە. ئاراستی ئارامی زیاتر و بە ئاراستی ئەوەی بژانەوەیەک لە ژێرخانی ئابووری و گیرفانی هاوڵاتیان و موچەخۆران ئاوەدان بێتەوە چیتر ئەو نەهامەت و ئەو دەردەسەری کە پێوەی ئەناڵێنن وەگەڵێ بڕەوێتەوە و لە ناو بچێت. بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق پێویستی بەڕێکەوتن و گفتوگۆ هەیە، بە تایبەت یەکدەنگی کورد لەسەر ئاستی ناخۆ پێویستی بە یەکڕێزی هەیە و هەنگاوەکان جددی بن بۆ بەرژەوەندی گشتی و خزمەتکردنی زیاتر. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.